بله تماشاوانی جال سرفرمانه سروک حکومت هرما کردستان مسرور بارزانی کار پیوستات کردن جبو چافدری کردن بازار بارزان کردن بهای نانی لهمو نام پیجی سامون خانین هرما کردستانه به گمان اف بریاره نها چه تواره بجی کردن دا بزامی گلو حتی چند پابندی ها او آدین کو پابند نبن اجراءات آدین فرمی چنه جبرکو اف بریاره که هر گوپیت که هات کردن جالی سرک وزیرین کردستان واد کردن ایدی پیوسته به املا اولا به تبجی کردن سر عرده برس قایم مقامه قزانا بندی هاولری نبس عبدالحمید میوانمه کاک نبس دمات باش به ایدی گلو یعنی بریاره نها کف که تواره بجی کردن دا چندان به هزاره کتین فروتن راوش چاوایه كاك هكار سلاو طبعا خوتان دزانن كوانان بابتي گرنگا پەیوەندی بە هەموو خێزانەکەیە لە ناو کۆمەلگادا ئەوەی کە هەژارە ئەوەی مام ناوەندە ئەوەی دەوڵەمەندە لەبەر گرنگی ئەو بابەتەش و لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان بە تایبەت چینی مام ناوەند و خوار مام ناوەند کە چینێکی زۆرینەیە ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکردووە کەوا پێویستە دەدانەنان بە 1000 دینار بی سەمون و نان دەگرێتەوەوە ئەو بڕیارە یاخودە و نووسراوە لە ئەنجومەنی وەزیران کە دەرچووە لە هەفتی مانجی 12 ڕابردوو دەرچووە ڕەوانەی وەزارەتی ناوخۆ کراوە بۆ ئەوەی کەوا تەعمیم بکرێت لەسەر هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ڕەوانەی وەزارەتی بازرگانیش کراوە کەوا ئەوانیش بەکاری پێویست هەڵسن و بە هەماهەنگ لەگەڵ هەموو لژنە و تیمەکان جێبەجێ بکرێت ئێمە وەکو هەولێر هەر ئەمڕۆ لێرە ڕای دەگەینین کەوا لە سەرەتای هەفتەی داهاتوودا پێویستە ئەو بڕیارە بستە بواری جێبەجێکردنەوە ئەو ڕۆوەکو ڕاگەیەندراوە بۆ هەموو نانەوە خانە و سەمون خانەکان ڕای دەگەینین هەر دەنان هەر دە سەمون بە 1000 دیناری بیتن چێشی ئەنگوتکەکەشی 90 غرام بیتن ئەوەش طبعا دوای ئەو ڕاوێژ و گفتوگۆکردنە لەگەڵ وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی ئەمە ئەنجاممان داوە لە سەرەتای هەفتەی داهاتوودا هەر خاوەن نانەوە خانە و سەمون خانەیەک کەوا پابەندی ئەو بڕیارە نەبیتن ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن بەڵام بە دڵنیاییەوە هەر بڕیارێک کەوا لە حکوومەت دەردەچیتن کەوا جێی گرنگی حکوومەتە ئەکید بەرژەوەندی هەموو لایەک ڕەچاو دەکرێت ڕاستە بەرژەوەندی هاوڵاتی لە سەروی هەموو بەرژەوەندیەکە پێویستە ئێمە بیپارێزین بەرگری لێ بکەین وەڵام بەرژەوەندی خاوەنکارەکاری کای دەبەست ئەمێ بەحسێ هەریکاریکردنا خوددان نانەوان خان و سەمۆخاناژی بکەن یعنی ئەوان هاتووت بێژی کەواتە ئەڤرو ئاهات وی دەمیدا کو هاوڵاتی گۆداریەتات کەنێکی قایمەقامێ قەزاناڤەندیا هەولێرێک و بەرپرسێ یەکەمی ئیدارەکردنا ناڤەندا باژارە هەولێرێ یعنی خلاصە بریارەیە چێت وارێ بجیکردنێدا هەر سەمۆخانێک هەر نانەوانخانێک پابەندی بریارە نەبیت هەر ناهاوشوندا ئیجرادت گەل بنەگرێت ئەکید ئێمە ئەوڕۆ ڕای دەگەینین کەوا لە دەستگاکانی ڕاگەیاندنیش کەوا ئاگداری هەموو خاوەنی نانەوە خانە و سەمون خانەکان دەکەینەوە کەوا دەست بە جێبەجێکردنی ئەو بڕیارە بکەن لەبەر ئەوەی پێشووتریش لە ساڵانی زوو نرخەکە بەو شێوەیە بوو بەڵام بەهۆی ئەو بارودۆخانەی کە هاتە ڕێگامە یاخود هاتە ئاراوە نرخەکە زیاد کرایە خود بەرز کراوە زەید گران کرا غاز گران بوو کەوا نرخی ئارد گران بوو ئەو بارودۆخانەی کە بەسەر ئەو خەڵکە دەهات بۆیە وەکو باسم کرد لەبەر بەرژەوەندی گشتیدا جەنابی سەرۆک وەزیران ئەو بڕیارەی دەرکرد و پێویستە لە هەموو کوردستانیش بە زووترین کات جێبەجێ بکرێتن ئێمە وەکو هەولێر گەیشتینە یاخود دوا دەستمان بە هەنگاوەکانی جێبەجێکردنی کرد لە ڕۆژی یاخود لە سەرەتای هەفتەی داهاتووشدا هەر کەسێک پابەند نەبیتن بە دڵنیاییەوە ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن شوێنەکەی دادەخرێتن بەڵێ کاک نەبەسەکەتەژی دەستپێکێ گوتی نان کەرەستێن سەرەکیان خواردنەیە هەر کەسێک نانی دەخوا نان ژەمێن سەرەکیان خواردنەیە مەعادا کەسێک ئیدی پارێزێ بکێت ئەوژی تەحەملێ ناکە بۆ دەمێکە زولخانی خواردنە نانی دوورکەویت کەواتە خوددانی نانپێژان نانەوانخانە خوددانی سەمونخانان ئەوانژی پێویستی پالیکاریە دابینکردنا سوتەمەنیە بژارەکە هەرە بێ بۆ vەیەکێ گەلەوە چەند هاریکاری کردە وەڵێ من باسم لەوەی کرد خاوەن فڕنەکان نانەوەخانەکانیش دڵنیا دەکەینەوە کەوا بەرژەوەندیوان ئەوان دەپارێزین کەوا ئەکید بە دڵنیاییەوە ڕێگە نادەین تووشی زەرەر و زیان بن
ئاسانکاری لە زۆر ڕۆوە لۆیان دەکرێتن لە هەمووی گرنگتر بڕیار دراوەکەوە کرێی کارەبا لە سەریان بە ڕێژەی 150دا بەزیتن هەروەها ئاردیش ئەو ئاردەی لە بازار ئەوان بە نرخێکی تردەی کڕن حکوومەت پاڵپشتیان دەکاتن بۆ ئەوەی لە کارگەیەکی ئاشی گەورە کە لە سنووری پارێزگای ئەو لێرە بە نرخی هەرزانتر لە بازار ئاردیان پێ بدرێتن هەروەها غازی شلیش لەگەڵ ئەو کۆمپانیانە قسە کراوە بۆ ئەوەی ئەو غازە شلەی کە بۆیان دێتن بە نرخی هەرزانتر بۆیان بێتن بۆ ئەوی تووشی زەرەر و زیان دەبن لەبەرەوەی ئێمە ماوەی چەند ساڵێکە فڕنەکان و نانەوەخانەکان هەمووی بە سیستەمی غازی شل ئیش دەکەنە و سیستەمەیان داناوە غازی شل بەکاردێنن لەبەر پاراستنی ژینگە و تەندروستی کارمەندان و هاوڵاتیان پێشووتر کە نەوتی ڕەشیان بەکاردێنە ئێستا ڕێژەیەکی یەکجار زۆر لەو فڕن و سەمونخانانە و نانەوەخانانە نەوتی ڕەش بەکارناینن بۆیە ئەو ئاسانکاریانیان هەموو بۆ دەکرێتن هەروە پێداویستەکانی تریژ وەکو زەیت و ئەو جۆرە شتانە لە ناو بازاڕەکان بە بەراورد لەگەڵ پێشووتر نرخەکەی دابەزیوە ئەوە هەمووی دوای دراستکردن دوای ڕاوێژکردن لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئەو بڕیارە دراوە کە لە بەرژەوەندی هەموو لایەک دەبیتن هیوادارین ئەو کەسانش بە باشی جێبەجێ بکەن و ئەکید لە ژنەکانیش چاودێری بازاڕەکان دەکەن ئەمە نانەوەخانەیە یاخود سەمونخانەیە ژمارەکەی بکاتە دا سەمون دەنان بە 1000 دینار بەڵام لە سەر حسابی کوالێتیەکەی بی یاخود لە سەر حسابی کێشەکەی بیتن ئەکید ئەوەش چاودێری دەکرێتن لە ژنەکان وەکو لە بڕیارەکەی یاخود لە نووسراوەکەی ئەنجومەنی وەزیران هاتووە لە ژنەکان ڕاست پێدراون کەوا دەبی چاودێری تەواوی بازاڕەکان بکەن بە بەردەوامی هەر نانەوەخانەیەک هەر فڕنەک دەبی بەپێی ئەو کێشەکەی بەپێی ئەوە بیتن کە بۆی دانراوە کە باسم کرد 90 غرامە بۆ هەر سەمون و بۆ هەر نانێک ئەکید ئەوەی کە پابندیش نەبی وەکو باسم کرد ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن بەڵام بە دڵنیاییەوە ئەمە بەرگری لە بەرژەوەندی هەموو لایەک دەکەین و ئەو بڕیارە وەکو خۆی دەبی جێبەجێ بکرێتن لە هەولێرش ئێمە دەتوانین ئێستا بڵێن کەوتە بواری جێبەجێکردنەوە بە هیوادە کەوا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانیش بە یەک کاتی لێک نزیکدا ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. ولی کاری دەمە زۆر سپاس هەڵبەت پرسیارەکەمە بەسەبارەتی کواڵیتی تە بەحسێویژی کرد نەبەس عەبدولحەمید قایمەقامی قەزانەڤەندی هەولێرێ گەلێک سپاس.